بەپی بەدواداچوونێکی کەناڵی NRT و بەراوردکردنێکی وردی ئەو ئامار و ژمارانەی کەناڵی ڕووداوی سەر بە پارتی دیموکراتی کوردستان لە سەرنجامی هەڵبژاردنەکە بڵاوی دەکاتەوە. دەرکەوتووە ئەو ژمارانە دوورن لە ڕاستیەوە و چەندین هەڵە و جیاوازی تێدایە. با بڕوای چاودێرانیش کەناڵی ڕووداو بە مەبەست و بۆ دروستکردنی تەمەومش لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکە ئەمکاری کردووە. بەپی ڕاگەیاندراوی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان ڕێژی بەشداریکردنی دەنگدەران لە پارێزگای هەولێر بریتیە لە 171.7. ئەگەر ئەو ڕێژەیە بدەین لە ژمارەی ئەو هاوڵاتیانەی لە هەولێر مافی دەنگدانیان هەبووە، ئەوە دەردەکەوێت لە دەنگدانی گشتی ئەو پارێزگایەدا 672,228 کەس دەنگی داوە. هەروەها 58,938 کەسیش دەنگی داوە لە دەنگدانی تایبەتدا هەر لە پارێزگای هەولێر. ئەوەی بەلای چاودێرانی هەڵبژاردنەکەەوە جێگەی گومان و لێکدانەوەیە ئەوەیە کەناڵی ڕووداو 2 ڕۆژ دوای هەڵبژاردنەکە لە 23/9دا ئەنجامێکی بڵاو کردەوە. بە جۆرێک کۆی گشتی دەنگدان بە پێی کەناڵی ڕووداو لە پارێزگای هەولێر گەیشتۆتە 708,833 دەنگ. لە کاتێکدا دەنگدانی تایبەت لەو کاتەدا هێشتا جیان نەکرابووە. بۆش دەردەکەوێت ئەو ژمارەی کەناڵی ڕووداوی سەر بە پارتی 46,605 دەنگی زیاترە لە ڕێژەی دەنگی ڕاستەقینە کە لە پارێزگای هەولێر دەنگیان داوە. چونکە بەپی ڕاگەیەنراوی کۆمیسیۆن لە پارێزگای هەولێر 672,228 کەس دەنگیان داوە. ئەوەی جێگەی تێبینیە 2 ڕۆژ دواتر لە 25/9دا کەناڵی ڕووداو ئامارێکی تری جیاوازی لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکە لە پارێزگای هەولێر بڵاو کردەوە. کۆی دەنگەکانی پارێزگای هەولێر بەپێی ئەم ئەنجامەی کەناڵی ڕووداو کە خۆی پێشتر وا بڵاوی کردبەوە کە 718,833 دەنگە کەچی دابەزیوە بۆ 699,004 دەنگ کە بۆش بەلای چاودێرانەوە جێگەی وردبوونەوەیە. لەبەرەوەی لە ماوەی نێوان ئەو دوو ژمارەیەدا کە کەناڵی ڕووداو بڵاوی کردەوە ڕۆژانە سندوقی زیاتری دەنگدان جیا دەکرانەوە و هاوکات دەنگدانی تایبەتیشی دەهاتە سەر و بۆ پێش دەبوو دەنگەکان لە جاری دووەم کە کەناڵی ڕووداو بڵاوی کردەوە زیادی بکردایە نەکەم، بەڵام 20,000 دەنگ کەمی کردووە لە جاری دووەمدا. شتێکی تر کە جێگەی تێبینیە بەلای چاودێرانەوە ژمارەی دەنگدەران لە پارێزگای هەولێر بە پێوەی کە کەناڵی ڕووداو بڵاوی کردەوە زیاترە لەو ژمارە ڕاستەقینەی کە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان ڕایگەیاندبوو بۆ دەنگدانی گشتی. بەڵام بۆ پارێزگای سلێمانی بە پێچەوانەوە بەپێی ئامارەکانی کەناڵی ڕووداو ژمارەی دەنگدەران کەمتر بۆتەوە. بۆ نمونە بەپێی ڕاگەیاندراوی فەرمی کۆمیسیۆن لە پارێزگای سلێمانی بەتەنها لە دەنگدانی گشتیدا 830,633 کەس دەنگیان داوە و لە دەنگدانی تایبەتیشدا 54,164 کەس کە پێکەوە دەبنە 844,797 دەنگ. بەڵام کاتێک سەرنج دەدەین لەو ژمارەی کەناڵی ڕووداو بڵاوی کردەوە بریتیە لە 746,126 دەنگ، واتە ئامارەکەی کەناڵی ڕووداو 140,000 دەنگ کەمترە لە ئاماری ڕاستەقینەی کۆمیسیۆن لەسەر ژمارەی دەنگدەرانی پارێزگای سلێمانی. کەناڵی ڕووداوی سەر بە پارتی دیموکراتی کوردستان لە ڕۆژی 23/9دا ئەوەی بڵاو کردەوە لە پارێزگای هەولێر پارتی 320,000 دەنگی هێناوە و بزوتنەوەی گۆڕانیش 130,000 دەنگ. خاڵی جێگەی سەرنج بەلای چاودێرانەوە ئەوەیە 2 ڕۆژ دواتر لە 25/9دا کەناڵی ڕووداو ئامارێکی تری بڵاو کردەوە لەسەر دەنگەکانی پارێزگای هەولێر بە جۆرێک دەنگەکانی پارتی کەمی کردبوو بۆ 292,309 دەنگ. واتە چۆن دەبێت لە ڕۆژی 23/9 پارتی 320,000 دەنگی هەبووە، بەڵام 2 ڕۆژ دواتر کە سندوقی زیاتری دەنگدان جیا کراوەتەوە و دەنگدانی تایبەتیشی چۆتە سەر کەچی دەنگەکانی پارتی 30,000 دەنگ کەمی کردووە لە پارێزگای هەولێر. هەڵوێستە سلبیەکانی ئەم کەناڵە کە ڕۆڵ ئەبینێ لە دروستکردنی دۆخێکی شێوا و بریتیە لەوەی کە ئەنجامی بەرایەکانی مەکتەبی هەڵبژاردنی پارتی دیموکراتی کوردستان بڵاوکاتەوە. ئەوە ئیشی ئۆپۆزیسیۆنە کە ئەم کەناڵە بوەستێنێ. دیسانەوە بەلای بەشێک لە چاودێرانی هەڵبژاردنەکەوە سەرنج و تێبینی تر هەیە لەسەر ئەو ژمارە و ئامارانەی کە کەناڵی ڕووداو لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکە بڵاوی دەکاتەوە. بەوەی دەنگی هەندێک لایەنی سیاسی بەم شێوەیە: پارێزگای هەولێر پارتی 320,000 دەنگ، گۆڕان 130,000 دەنگ، یەکگرتوو 46,000 دەنگ، کۆمەڵ 58,000 دەنگ. هەرچی پارێزگای سلێمانیشە بەم شێوەیە: یەکگرتوو 92,000 دەنگ، یەکێتی 200,000 دەنگ، کۆمەڵ 63,000 دەنگ. سەرنج و تێبینیەکە لەسەر ئەو ژمارانە ئەوەیە چۆن ئەو ژمارانە وها ڕێک و جوان دەرچوون کە هەمویان 3 خانە یان 4 خانەی کۆتاییان سفرە. ئەوە لە کاتێکدایە بەپێی ئەنجامەکانی کەناڵی ڕووداو تا ئەم ساتە کۆی گشتی ژمارەی دەنگدەران لە هەرێمی کوردستاندا 1,700,000
885,213 دەنگە. واتە چۆن دەبێت دەنگدانی گشتی ژمارەی ناڕێک و پێک و تاکی تیابێت، بەڵام دەنگی لایەنە سیاسەکان ژمارەی ڕێک دەربچن. بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستان لە پارێزگای هەولێر 320,000 دەنگ بهێنێت. ئایا ئەم ژمارەیە یەک دەنگ کەم یان زیادی نییە، یانەوە ئامار و ژمارانی کەناڵی ڕوودا و بڵاویان دەکاتەوە کەسێک بڕیاری لێداوە و ژمارەی ڕاستەقینە نین. هەڵبژاردننی خولی چوارەمی پەرلەمانی کوردستان ڕۆژی شەممە 21 ئەیلول بەڕێوەچوو. تا ئێستاش کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان هیچ ئامارێکی بەرایی فەرمی لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکە و ڕێژەی دەنگی هەرلایەنێکی سیاسی بڵاو نەکردوێتەوە.